کۆماری ئیسلامی و هەوڵی بە تاڵبانیکردنی هەرچی زیاتری کۆمەڵگا. محەممەد مێدی کازمی جێگری وەزیری ئاموزش و پەروەرش باس لە بەخشنامەیەک دەکات کە بە گوێرەی ئەو دەرزوتنەوەی معلمی پیاو لە مەدرسەکانی قۆناغی یەکەم و دووهەمی ناوەندی کچان کە سەرجەم مەدرسە دەوڵەتی و نادەوڵەتیەکان لە خۆ دەگرێت قەدەغە دەکرێت. جعفەر سادقمەنش بەرپرسی قەرارگای 21 تیر و ناوەندی ئەمری بە معروف و نەهی لە منکریش قسە لە چاودێری ناڕاستەوخۆی حیجاب لە بانکەکان و ئیدارەی بیمە دەکات. محەممەد هادی ئیمانیە ئوستانداری فارس دەڵێت ئەولەویەتی ئێمە لە وەرزی هاویندا بابەتەکانی پەیوەندیدار بە حیجابەوەیە. ئەم بابەتانە دەبێت تا کۆتایی مانگی پوشپەڕ چارەسەر بکرێت و ئەو کەسانەی کە ناتوانن لەو چوارچێوەی دیاری کراوەدا خۆ بگونجێنن بڕۆن و پشووی بێحقوق وەربگرن. فەرەج شجاعی فەرماندەی ئینتیزامی شاری شیراز وێڕای ئاماژە بە کۆبوونەوەی کۆمەڵێک لاو لە بلواری چەمرانی شاری شیراز دەڵێت مامورە ئینتیزامیەکان لێکۆڵینەوەکانی خۆیان لەم بوارەدا دەست پێ کردووە و ئاگادار بوون کە بەداخەوە هێندێک کەس بەبێ لە بەرچاوگرتنی تێبینیە شەرعیەکان و ڕێشوێنە یاساییەکان لە کۆتایی وەرشەکەیاندا حیجابیان ڕەچاو نەکردووە. ناوبراو هەروە دەڵێت بە هاو ئاهەنگی لەگەڵ دەستگای قەزایی چەند کەسیان لە ڕێبەر و سەبەبکاری بەڕێوەبردنی ئەو کۆبوونەوە نایاساییە لە بلواری چەمرانی شیراز دەست بەسەر کرد. بەهاتنە سەرکاری تاڵبان لە ئەفغانستان و زاڵکردنی ئاپارتایدی جنسی بە تەواومەعنا لە دژی ژنان، هێنانی توندوتیژی ئاشکرا و بێسنوور بۆ ناو شەقامەکان، پەرەسەندنی هەڵاواردن لە دژی کەمینە مەسەبیەکانی وەک پشتۆن و سونی لە ئەفغانستان، کۆماری ئیسلامی ئێرانیش زەختێکی زۆرتری خستۆتە سەر ژنان و لاوان و ڕۆژ نییە لات و چەقۆکێشەکانی گەشتی ئێرشاد و بەکرێگیراوانی ئاتەش بە اختیاری سەربەدەسەڵات لە شوێنی کار، لە شاقامەکان و ناو مترۆکان، لە ناو ئۆتۆبوس و پارکەکان و تەنانەت لە ناو ماڵەکانی خەڵک و لە میوانیەکاندا ئاستەنگ بۆ خەڵک دروست نەکەن و ناچار بە ڕەچاوکردنی حیجاب و داب و نەریتی ئیسلامیان نەکەن. دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامی کاناڵی ئیمام جومعە فرەوێژەکان، دامەزراوە ئاینیەکان و سەرجەم دام و دەستگای تەبلیغاتی ڕژیم لە هەمبەر لاوازبوونی باوەڕی ئاینی خەڵک شاکین و تەنانەت هەڕەشەی گرتن و زیندانیکردن لەو لاوانەی شیرازیش دەکەن کە لە پارک بەبێ ڕەچاوکردنی حیجاب شایی و خۆشییان دەربڕیوە. لە سەردەمێکدا کە ملیۆنان کرێکار، معەلیم، خانەنشینکراو، ماڵ لە دەستچوو، جگەر سوتا و زیان بەرکەوتوانی ڕووداوی داڕمانی بینا و وەرگەڕانی قەتار و ئۆتۆبوسەکان ڕژاونەتە سەر شەقامەکان و لە دژی بێمافی، گرانی، بێکاری و هەڵاواردن ناڕەزایەتی دەردەبڕن، باندەمافەیەکانی دەسەڵاتدار لە کێبەڕکێی ڕانەگەیەندراودا خەریکی زەختخستنە سەر ژنان و زاڵکردنی کەشی سەرکوت و خەفەقان و هەروەها بە تاڵبانیکردنی هەرچی زیاتری کۆمەڵگان. بابەت و دەغدەغەکانی خەڵک و دەسەڵات پتر لە هەمیشە لێک جیاواز و دژ بەیەکن. خەڵک لەگەڵ گرانی، بێکاری، هەڵاواردن و گەندەڵیەکانی ناودام و دەستگای دەسەڵات پەڕەوڕون و خوازیاری کۆتایی هاتن بە تەمەنی نظامی ئیسلامین. حکوومەتیش لە فکری ئیسلامیکردنی هەرچی زیاتری کۆمەڵگا و جێگیرکردن و بەردەوامیدان بە بەربەڕیەت و کۆنەپەرستیەکانی خۆیدایە. ئەگەر گیر و گرفتەکانی خەڵک بریتیە لە نەبوونی ئازادی، عەداڵەت، بێکاری و گرانی، بێخانەولانەیی و دەستپێڕانەگەیشتن بە دوکتور و دەرمانی پێویست، بێ ئاوی و کارەساتی ژینگەیی، یاسا و ڕێسای کۆنەپەرستانە و هەڵاواردن، زیندان و ئەشکەنجە، ئیعدام و ئیعتیاد و خەمۆکی، بەڵام حکوومەت و بەرپرسە گەندەڵ و جنایەتکارەکانی ڕژیم لە فکری سەپاندنی هەرچی زیاتری حیجابی ئیسلامی، پەرەپێدان بە تێرۆریزم لە دەرەوە و سەرکوت لە ناوەوەی وڵات، گەندەڵی و بە تاڵانبردنی سامانی وڵات، جم و جۆڵی شەرخوازانەی نظامی، دەستپێڕاگەیشتن بە موشەکە پێشکەوتووەکان و گەیشتن بە بۆمبی ئەتەم و بەردەواممانەوەی ئاخوندە گەندەڵ و جنایەتکارەکان لە دەسەڵاتدایە. هەموو ساڵێک بە دەستپێکی وەرزی هاوین حیجابی ژنان دەبێتە بابەتی ڕۆژی ئاخوند و هێزە سەرکوتگەرەکان و
لە شەقام و کوچە و کۆڵانەکان بە پاساوی بەرەو ڕووبوونەوە لەگەڵ بێحیجابی و بەدحیجابی ئاستەنگیەکانی بەردەم ژنان و کچان تونتر دەبێتەوە. هێزەکانی ڕژیم ئەم ساڵیش ڕاست پێدراون کە ئەم پلانە دژی ژنانەیە بەڕێوە بن. بۆ ئەم مەبەستە سەرجەم ئۆرگانەکانی سەر بە حکوومەت بەسیج بوون تا بە ناوی ئەمنیەتی ئەخلاقی وێڕای ئەزیەت و ئازاری ژنان سەرجەم کۆمەڵگاش چاوترسێ بکەن. تونکردنەوەی گوشار بۆ سەر ژنان بە بیانووی بەدحیجابی ئەگەر چی ڕیشەکەی لە ئیدیۆلۆژی و باوەڕەکانی ڕژیمدایە، بەڵام ئەمڕۆکە وەک ئامرازێکی سیاسی نەتەنیا لە دژی ژنان بەڵکو لە دژی سەرجەم کۆمەڵگا بەکاردەهێنرێت. ململانەیە لەسەر حیجابی ژنان لە هەردوو لایەنەوە، واتە هەم لەلایەن ڕژیم و هەم لەلایەن توێژی ژنانەوە، نەبەردێکە کە لایەن و ئەنگیزەکانی لە خودی بابەتی حیجاب ئەولاترە. بابەتی حیجاب لەلایەن ڕژیمەوە ئامرازێکە بۆ هێزنواندن لە شەقامەکان، توندکردنەوەی کەشی سەرکوت و خەفەقان، چاوترسێنکردنی سەرجەم کۆمەڵگا و هەروەها لەلایەن ژنانیشەوە نەبەردی ئیرادەیە و هەوڵێکی نمادینە بۆ دەربازبوون لەو جێگە و پێگە پڕ لە سوکایەتی و ژێردەستەیەی کە ڕژیم بەسەریدا سەپاندوون. ژنانی ئێران لە ماوەی سێدەی ڕابردوودا شان بە شانی چینی کرێکار زۆرترین کارەسات و نەهامەتیان لەلایەن ڕژیمەوە تەحمل کردووە. کۆماری ئیسلامی گەلێک هەوڵی داوە تا وێڕای بەکارهێنانی ئامرازی سەرکوتی ڕاستەوخۆ بە پشبەستن بە ئاین ستەم لەسەر ژنان بکات بە باوەڕێکی دەرونی و بەو قەناعەتیان بگەینێت کە مل بەو جێگە و پێگەی نزم و ژێردەستەیەی خۆیان بدەن. بەڵام لەم کارەدا نەتەنیا سەرکەوتوو نەبوو، بەڵکو گڕکانی ڕق و تووڕەی ئەوانی پتر هەڵگیرسان. ئەوەی کە ئەمڕۆ لە گۆڕەپانی خەباتی سیاسی و کۆمەڵایەتی ئێراندا لەباری حزوری بەربڵاوی ژنان بەرچاو دەکەوێ، تەنیا بەشێکی چکۆلەیە لەو شەپۆلە عەزیم و خڕۆشاوەی کە لە ڕێدایە. ئەم بزوتنەوەیە لە پەنای بزوتنەوەی کرێکاریدا کۆڵەکەی سەرەکی شۆڕشی داهاتووی ئێرانە، شۆڕشێک کە لە هەر هەنگاوێک بەرەو پێشچوونیدا یەکێک لە کۆڵەکەکانی زوڵم و ستەم لە دژی ژنان تێک دەڕوخێنێت.